هاوڕێیان و هەواڵان بەخێبن سەر دیای ئێمە وەک کامپینی یەکڕێزی ژنان دژی توندوتیژی و داگیرکاری لە بارەکەی حزبی زەحمەتکێشانی کوردستان کۆبووینەتەوە بۆ پارتیە لە یەکتێژی توندوتیژی ژنان. ژنان پێشەڵی ئاشتین فەرموو. توندوتیژیە لە لایەکی ترەوە بینە سەر ڕاگەیاندن. توندوتیژیەکی زۆر ئەوتۆ لە ناو ڕاگەیاندنەکانمانە بەرامبەر بە ژنان هەیە. توندوتیژی ئەو پێناسە گشتگیری کە بۆ توندوتیژی دانراوە بە شێوازێکی ئەکادیمی. توندوتیژی چییە؟ هەڵبەت توندوتیژی هەر جۆرە ئازاردانێک لەلایەن کەسێکەوە بۆ کەسی بەرامبەر یاخود لەلایەن تاکێکەوە بۆ تاکی بەرامبەر. جا ئەم توندوتیژیە لە ڕووی جەستەییەوە بێت واتە فیزیکی یاخود دەرونی بێت یا هەر شێوازێک لە شێوازەکانی تر. طبعاً توندوتیژی چەند جۆرێکی هەیە بە شێوازێکی ئەکادیمی. جۆری یەکەم توندوتیژی جەستەییە. ئەم جۆرەیان واتە هەر ئازاردانێک لەلایەنی بایۆلۆجی یاخود فیزیکیەوە بۆ کەسێک بۆ کەسی بەرامبەر واتە لێدان، ئازاردان، بەکارهێنانی وەسائلی لێدان یاخود تا ئەگات بە چەک و بە دەمانچە و جۆرەکانی تری. ئەم جۆرەیان ئەتوانین بڵێن لە تاو جۆرەکانی ترەوە کەمتر مەترسیدارە. بۆچی؟ لەوانەیە سیر بێ لە لامان چۆن توندوتیژی جەستەیی مەترسی کەمترە وەک لە جۆرە توندوتیژیەکانی تر. توندوتیژی دەرونی هەموو جۆرەکانی سوکایەتی پێکردن بە کەمبینین یاخود جنێوی نەشیاو یاخود زیاتر ئەمە لە لای کچانی گەنجا باوە کە لە شوێنە گشتیەکانە توانج لێدان و تعلیق لێدان ئەمە بە حاڵەتێکی ئاسایی نەبینین. ئەمەش توندوتیژی دەرونیە. ئەمەش کاریگەری نێگەتیڤی لەسەر جەستەی و لەسەر بیر و فکری ئەم کچە گەنجە جێهێڵێ. ئەمەش توندوتیژی دەرونیە. و هەروەردە تۆ پەروەردە ئەەکەی پەروەردە مناڵێکی کە پەروەردە ئەەکەی ئەبێ بزانی چۆن پەروەردەیەکەی چونکە ئەگەر پەروەردەیەکی تەندروستی کرد ئەو کاتە بڵین تاکێکی تەندروست بەکارهێنی و لە کۆتاییدا کۆمەلگایەکی بڵین دروست بەرهەم هەیە. ڕۆشنبیرکردن ئینسانێکی ڕۆشنبیر ئەوەیە یعنی کە زانیاری هەیە بەڵام زانیارەکەی بەس بۆ خۆیەتی. بەس ئێمە ئەڵین کە بێژن هۆشیار بێ کار بکەین لەسەر هۆشیارکردنەوەی ژنان لەبەرەوە ئینسانێکی هۆشیار ئەوەیە بڵین زانیاری هەیە لەگەڵ ئەوەشتا چیەکە کاری پێەکە. کەواتە ئەمە جیاوازی بکەین لەبینی چیە لە ڕۆشنبیر هۆشیارە. فرەژنیش جۆرێکی تری توندوتیژیە. بەداخوانێ ڕێزم بۆ هەموو جۆرە بیرکردنەوەکان ڕێزم بۆ هەموو ئەو کەسانی کە لێرە کۆبوونەتەوە بە خۆیان و بە ئایدیا و بە ڕەنگ و بە دەنگ و بە دینیانەوە. فرەژنی بەڕاستی من ئەمە ڕایەکی تایبەتی خۆمە ئەیەم لە کۆمەلگای ئێمەدا فرەژنی کە ئەکرێ ئەمە زەقترین توندوتیژیە کە بەرامبەر بە ژنێ ئەکرێ. کاتێ ئەو ژنە ژنێکی تری بەسەریە تۆ ئەو ژنە بە کەم ئەزانی بەداخۆ لە ڕێی ئاینەوە ڕێگەی پێراوە تا 4 ژن بێنێ. ئایا ئەکرێشتی وە خۆشەویستی لە بینی ئەم 4 ژنەیە بەشدارکە یان ئەمە بابەتێکی ئاژەڵ ئاسانیە. زۆر جار ئاژەڵەکان باڵندەکان کاتێک کە ئەو کەسەی خۆشیانەوێ هەتا ئاخر ڕۆژی ژیان و ئاخر دەقەی ژیانی ئەو پەیوەستە پێوەی. لە پاداشدا لە سزایە لە هەموو شتێکە هەردووکیان هاوکات. ئەمە ئەوە ناگەیەنە کە کۆمەلگا لەبەرەوەی ئێمە کۆمەلگەیەکی ئاینیمان هەیە بۆیە توندوتیژیمان زۆرە. ناویژێ پێزەوەنە لەبەرەی لەوەی دەستخۆشی پێوە پێشەوانە هەنێک لە ئافرەکانە درێنە دەرەکان و 5 و 6 بەیانی بۆ مەسوول و باڕادەس و